ئەو مامۆستایان ناڕازی ینی بۆچی ئەف ڕۆژە هەڵبژارنێک و خۆ نیشاندانی تێدا ئەنجام بدەن لە گۆڕ زانیاریەنتە. بەڵێ شوان ئەم کاتت باش هەڵبەتە پاشەوەی کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا مامۆسانی ناڕازی لەگەڵ پەروەردە کۆبنەوە بەمبەستی ئەو پاشەکەوتەی کە موچەی کە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە دیاریکرا بۆ مامۆسایان و دژی ئەوە بوون و دیارە پاش کۆبوونەوەکەیان لەگەڵ پەروەردە لە کۆنفرانسێکی ڕۆژنامانیدا ئەویان ڕاگەیاند کە 27 ئەم مانگە خۆپشاندانی سەرتاسەری بە ئەنجام بدەگەێنن و هەر بۆیە ئەمڕۆ مامۆسایانی ناڕازی و هەروە فەرمانبەران و چالاکانانی کۆمەڵی مەدەنی لە بەردەمباخی گشتی شاری سلێمانیدا گردبوونەوەیان ئەنجام داوە دژ بە دواکەوتنی موچە و دژ بە سیستەمی ئەو موچەی کە لە سیستەمی موچە من بۆ زانێ زیاتر لێسادا ئەمە ڕای یەک دوو مامۆسای وەربگرن بۆی لە زاری خۆیانەوە لیان بپرسم مامۆسا ئەم کاتت باش ئێوە ئەمڕۆ بۆچی لێرەدا گردبوونەتەوە؟ سوپاس بۆ ئامادەبوونی ئێوە سوپاس بۆ ئەو خەڵکە ناڕازیە مامۆستا و فەرمانبەر و پەرلەمانتار و خەڵکی چالاک من مامۆسانیم موچەشم لای دەسەڵاتی کوردی نێتە لێرن بەڵام من وەکو ئەرکێکی نیشتیمانی و ئەخلاقیاتم پشتیوانی لە مامۆستای ناڕازی و خەڵکی ناڕازی دەکەم دەستبردن بۆ موچەی خەڵک دەستبردن بۆ گیرفانی خەڵک دەستبردن بۆ قوتی خەڵک هیچ دیکتاتۆرێکی ئەم دنیای نەیتوانیوە ئەمە کۆتایی ئەم دەسەڵاتەیە کە دەستیان بردو بۆ ئەوە کارتێکی سووری گەورە درێ بنێو چاوانیان بورکانێکی گەورە بەڕێگاوە لێرەوە دڵنیان دەکەم لە شاشەکە ئێوە کە بورکانێکی گەورە بەڕێوەیە و هەر ئەگەرێکیش هەر ناخۆشیێکی هەر تیژێکیش هەر ماڵوێرانی چکەژ ڕوودات دەسەڵات خۆی بەرپرسیارە دەسەڵات 25 ساڵە نەیتوانێت هیچ چارەسەرێک بنێ ببوورە بە خەڵکی کوردستان دەڵێم دەسەڵات چارەسەر لە دەسەڵاتی ئەم دەسەڵات دانەماوە چارەسەر دەسەڵاتی خەڵکی کوردستاندایە. مامۆسا ئەم کاتت باش ئێوە بۆچی یەکەمین ڕۆژی جەژنتان هەڵبژات بۆ ئەوی گردبوونەوە لێرە بکەن؟ سەرچاوم پێشەکی دەستخۆشی لە جەرامتانەکەین بەڕاستی ئێمە لە سای ئەم دەسەڵاتە شکست خواردەوە هیچ شتێک بەهای خۆشی نەما لە وڵاتی ئێمە بەڕاستی ئەمانە سیاسەتی برسیکردنیان بەکارێناوە بەرامبەر بە فەرمانبەران بە مامۆسایان بەرامبەر هەموو چین توێژەکان بەڕاستی ئەمانە تا لە تایمان دەرکردووە ئەمانە یعنی کۆتاییانە ئەگەر لەسەر ئەم سیستەمە بڕۆن لەسەر ئەم بەنام بڕۆن بەڕاستی ئەمەی کۆتاییانە من ئەگەر ببینی سەیری ئەمە برامە یەکەم ڕۆژی جەژن جەنازەی هێناوەتە ماڵەوە یەکەم ڕۆژی جەژن لە سای خوێنی براکەمەوە ئەمڕۆ یەکەم ڕۆژی جەژن لەسەر شەقام جەژنەکەم کەواتە ئەمانە لە پێناو بە خوێنی شەیدەکانی ئێمە گەشتنودە پلۆپۆز گەشتنودە خۆشی گەشتنودە شەوی سوور هەموو شتەکانەکەن ئێمەش لە سای خوێنی شەیدەکانمە هەزارها شەیدیوە ئێمە هاتوین لەسەر شەقام جەژنی خۆمانەکەین هاتوین داوای مافی خۆمانەکەین داوای ئەوەکەین کە ئەوزمە لێمان کراوە چیتر ئەمە قوبڵ ناکرێت چیتر جێگەی قوبڵ نییە. زۆر سوپاس. مامۆساوات ئەگەر بێتە ئێرە تۆکو ئەندامی دەستەی مامۆسایی ناڕازی چالاکیەکانتان بۆ ڕۆژانی جەژن چییە و ئەمڕۆ چیەکەنیەوە؟ ئێمە زۆر سوپاسانەکەین ئێمە بەڕاستی وەکو مامۆستایەک لێرەین وەکو هاوڵاتیەکی ناڕازی هەرێمی کوردستان ئەمڕۆ لەسەر جادەین ئەم بەیانیە کە یەکەم ڕۆژی جەژنە بەیانی چوینە سەر گۆڕی شەهیدەکانمان و پێمان وتن هاوخەباتەکانتانەوەی جاران لەگەڵتان بوون ئێستا بوونەتە مافیا و کە چوکارەکانتانە چەوسێننەوە بەڕاستی ئەمەی کە لەم هەرێمە دەگوزارێت چیتر جێگەی قبولکردن نیە و ئێمە دڵنیاین کە خەڵک چیتر لە تەحملی نەماوە ئەمە قبولکە بۆیە ئەمڕۆ هاتوین لە ڕۆژی جەژنا زەنگێک لێدەین بۆی دەسەڵات بەهۆش خۆی بێتەوە کە خەڵک تەحملی نەماوە ئەوانەی کە ڕۆژگەلێک کە ڕۆژانێک لەگەڵ شەهیدەکانی ئێمە لەگەڵ زیندانیەکانی ئێمە لەگەڵ پێشمەرگەکانی ئێمە هاوخەبات بوون ئێستا بوونەتە چەتە بوونەتە مافیا دەستیان خستۆتە بیناقاقای خەڵک و خەڵکیان تووشی ئەم ناڕەحەتیە کردووە کە ناتوانن جەژن بکەن بەڕاستی. چەند ڕۆژە پێش ئێستا لەگەڵ پەروەردە کۆبوونەوە ئەوان وەڵامی ئەوان بۆ ئێوە چی بوو؟ نە پەروەردە نە حکوومەت ئێمە لەگەڵ هەرچی بەرپرس هەیە کۆبووینەتەوە هیچ وەڵامێکیان پێ نییە و مبەرڕێکیشیان نییە کە وەڵامیان پێ نیە ینی بەڕاستیە بێ بڵێ ناتوانین لەبەر ئەم سەبەبانەوە ئەگەر خەڵک باوەڕی پێ نەهێنان ئیستیقالە بکەن بەڵام ئەمان هیچ مبەرڕێکیان پێ نییە و کە مبەرڕیشان پێ نییە هەر پێداگرن لەسەرەوەی خەڵک بچەوسێنەوە و لە پێناوی کورسەکانی خۆیانە درێژە بەم ناڕەحەتی خەڵکی کوردستان بدەن بۆیە ئێمە داواکەین بەڕاستی گەر حەلیان پێ نییە چیتر بڕۆن و خەڵکی شەبێ بیر لەوە بکاتەوە کە چیتر ئەم بێدەنگیە هەڵ نەبژێر ینی پەنابەرێ بۆ فشاری تر. بەڵێ شوان منە گەڕێن بۆ لای تۆ بۆ ستۆدیۆ هەڵبەتە مامۆسایان 27 ئەم مانگە لەگەڵ یەکەم ڕۆژی دەستپێکی خوێندنیان دەستنیشان کردووە کە لەوەی کە خۆپشاندانی سەرتاسەری بە ئەنجام دەگەێنن و بایکۆتی هۆڵەکانی خوێندن دەکەن و بۆ ڕۆژانی ئایندەی جەژنی بۆ ڕۆژانی جەژن دیار دەبن تا ئەو کاتێ حکوومەت دێتە سەر خەت و وەڵامی داواکاری مامۆسایان دەداتەوە.